لە وڵاتان ڕێگە نادرێت دوو پرۆفیسۆر لەسەر هەمان فڕۆکە و لە هەمان کاتدا پێکەوە گەشت بکەن نەوەک خوا نەخواستە ڕووداوێک ڕووبدات و هەردووکیان پێکەوە لەناو بچن و کاریگەری لەسەر ڕەوتی زانستە بێت. بەڵام لەم هەرێمە مامۆستایان و دکتۆرەکان و پرۆفیسۆرەکان ناخۆشترین و سەختترین ڕۆژەکانی تەمەنیان بەسەرەکەن لە سایەی قەیرانەکانی حکوومەتی هەرێمدا. ئایا حکوومەتی هەرێم هەستی بەوە کردووە کە خوێندن لەم هەرێمە ساڵ دوای ساڵ خراپترە بێت و ئاستیشی ساڵ دوای ساڵ نزمترە بێتەوە؟ وا ساڵێکی نوێی خوێندن دەست پێیەکە لە هەرێمی کوردستان. ئاسۆی چارەسەری کێشەکانی نازانم نیوموچە و ڕوبعەموچە و دنیای قەیرانی تر و نەبوونی بودجە بۆ خوێندنگا و بۆ زانکۆکان و نەبوونی دامەزراندن و 4 ساڵ خوێندکارمانەیە 4 ساڵ ئەخوێنێ بۆ یەکەم بێ لە دواییدا جگە لە بێهیوایی هیچ شتێکی دیکە چاوەڕێی ناکە. حکوومەتی هەرێم ئاگای لەم شتانە هەیە؟ ئەگەر ئاگای لێیەتی بۆچی هەنگاوی نەناوە بۆی چارەسەری بکات؟ مامۆستایان چی بکەن بۆ ئەوەی بەرپرسانی ئەم هەرێمە لایەکیان لێ بکەنەوە؟ ئەی فێرخوازانی هەرێمی کوردستان چی بکەن بۆ ئەوەی مامۆستاکانیان بەڕوویەکی گەش و بە ئومێدەوە وانەیان پێ بڵێنەوە و چیتر گوێیان لێ نەبێت هەفتەی داهاتوو بایکۆتە و مەیەنەوە بۆ دەوام. ئەزیزانم من زیاتر لەسەر پێشەکیەکە ناڕۆم چونکە بابەتمان زۆرە و کاتمان کەمە بۆ ئەوەی مناقەشەی بکەین. لە ناو بەرنامەکە تەوەری زۆری دیکە دێتە پێشەوە بۆی مناقەشەی بکەین. بەرنامەیەم شەومان بە میوانداری 4 میوانی زۆر ئەزیز و بەڕێزە لە دکتۆرە ئاڵاوە دەست پێکەم. دکتۆرە ئاڵا نورین نوێنەری زانکۆی کۆمارە بۆ زانست و تەکنەلۆژیا، دکتۆر ئاراس فەریق زەینەڵ نوێنەری وەزیری خوێندنی باڵایە یاخود وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، دکتۆر خالید عومەر مامۆستای زانکۆی سلێمانی، هەروە مامۆستا سەنگەر فایق جێگری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان. وەکو ئاگادارن هەریەک لەم میوانە ئەزیزانم لە بوارێکە اختصاصی هەیە و بەرپرسیارەتەکەی لە بوارێکە. ئێمە هەوڵ دەدەین کاتەکە استقلال بکەین بۆی پرسیاری ئەوەیان لێ بکەین کە چی بکرێت و چۆن کێشەکان چارەسەر بکرێت. ئەمەوێ ئاماژە بەوە بم کە ئێمە لە دوێنێوە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەر خەتین بۆی نوێنەرێکیان لە ناو بەرنامەکە حەزوری هەبێت. بێگومان ئێمە کە نوێنەری وەزارەتی پەروەردە بۆ بەرنامەکە بانگەکەین بۆمان نییە شەڕی لەگەڵا بکەین، بۆمانە کۆمەڵێک بەرپرسیارەتی و کۆمەڵێک کەم تەرخەمی و کۆمەڵێک کەم و کوڕی هەیە ڕوبەڕوویانی بکەینەوە وەڵامی بۆ وەرگرینەوە. بەڵام تا ئەم ساتەشی ئێمە چاوەڕی وەڵام لە وەزارەتی پەروەردەکەین کە وەڵامێکە وتیان ناینە سلێمانی وتمان بابە لە هەولێرەوە داخل بن. هەموو کێشەکانمان بۆ چارەسەرکردن بەڵام ڕوون بوو کە ئەوان نایەنەوێت لە بەرنامەکە ئامادەیانە بێت. هەروەها کۆمەڵێک مامۆستا و خوێندکاری بەڕێز لێرە حەزوری هەیە بە خێراتنی تەواویانەکەم ئینشاءالله بە ڕاو بۆچوونەکانیان بەرنامەکە دەوڵەمەندتر و باشترەکەم. دکتۆرە ئاڵا من بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تو. پرسیارێکی ناتەقلیدیەکەم. ئەوترێت خوێندن لە زانکۆ ئەهلیەکان بە حکمیەوەی جەنابەت لە نوێنەری زانکۆیەکی تایبەتی باشترە لەم 2-3 ساڵەی دواییە بە بەراورد بە زانکۆ حکومیەکان. ئەمە تا چەند وایە و گەروایە بۆ چی؟ وڵا بە دڵنیاییەوە من دەتوانم بڵێم خوێندن لە زانکۆ تایبەتەکان کواڵەتی باشترە، هۆکاری زۆری تیا هەیە، هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک لەوانە زانکۆی تایبەت دەستکراوەیە لە دامەزراندنی تەعینی مامۆستایە. بە ئاسانتر ئەتوانێت مامۆستا بگۆڕێ لە کاتێکە ئەگەر بزانی مامۆستا لەگەڵ خوێندکارەکانە لەگەڵ فێرخوازە لە ئاستی پێویستان نەبوو. ئەوە 1-2 لە زانکۆ تایبەتەکان حیساب بۆ ژمارەی فێرخوازەکرێ لە کلاسە لە پۆلا. بۆ نمونە لە زانکۆی ئێمە لە پۆلی لە کلاسێکی زانستی بۆ نمونە فیزیکە یان کالکولۆسە مەگزیمەمی تەلەبەتەوە 25 تەلەبەت هەیە. ئەگەر من لە 25 تەلەبەت زیاتر بخەمە کلاسەوە بۆ خۆم ئەبێ لەگەڵ تەلەبەکانی کلاسەکەیە گفتوگۆیە بکەم بزانم ڕازیە بن 1-2 تەلەبەی پلاس زیاتر بچێتە کلاسەکانەوە و لە کلاسەکانی با بڵێن زانستە مرۆڤایەتیەکان یاخود با بڵێن کۆمەڵایەتیەکان لەو بابەتانەیە بە پێی هەر ڕێنمایی و ستاندەری دووەلی کە حیسابی بۆ کرێ 30 فێرخوازیتیە 30 فێرخوازە خەیتە زانکۆ. ژمارەی خوێندکار ئەکرێ بە پێوەربووەوەی زانستی کەمتر و
زیاتر ببەخشێت بە تەکید تۆ مامۆستایەک لە پۆلە 50 دقه بەپی سیستمی کارنگی با بڵین سعاتێک کلاسێکە ئەڵەیە یەک کردە داوەرسە یعنی تۆ 50 دقه لە پۆلابی 50 دقه تۆ لەگەڵ 25 شتە لە بەیە گفتوگۆ بکەی یان لەگەڵ 45 شتە لە بەیە گفتوگۆ بکەی چەند دقت بۆ فێرخوازێک تەرخانەکەی ئەوە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری دووەم بۆ نمونە لە زانکۆی تایبەت ئێمە بە هیچ شێوەیەک عوتڵەمان نییە. بۆ نمونە یعنی تەنها نەورۆز 3 ڕۆژمان هەیە لەگەڵ جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ئەتر ئەم عوتڵانەی ترکە هەیە پابند نابن بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمەوە یان چی سیستمی ئێمە پێشوەخت پابندبوون هەیە تۆ بەڕاوێژ لەگەڵ وەزارەتا تۆڵی سیستمەکەی من سیستمێکە بۆ نمونە زانکۆی کۆمان سیستمێکە لەسەر وڵاتی ئەمریکا دانراوە لەسەر کردتە لەسەر سمستەرە تۆ لە سمستەرە ئەڵێ بێت تەلەبە 15 هەفتە بخوێنێ 15 هەفتەکە گەر تۆ من 75 ڕۆژی وەکو لەم ڕۆژانەیە لە عێراق ڕقمی قیاسیشکانەوە 75 ڕۆژ عوتڵی هەیە گە من 75 ڕۆژ عوتڵم هەبێ چەند سعات تەلەبەکە دەرسە خوێنێ. ئێوە کە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە ڕاوێژەکەن ئەوان پێیان وایە کە ئەم بڕیاری ئێوە بۆ ئەوەی لە چەند ڕۆژێکی دیاریکراوە داوام نەبێ ڕۆژەکانی دیکە داوام هەبێ بڕیارێکی باشە؟ سیستمەکەی ئێمە وایە و هەتاکو ئێستاش وەزارەت لەو بوارەیە هاوکاریمانی کردووە هاوکاریمانی کردووە بۆ نمونە فەرزی نەکردووە بە سەرمانە پار بەهۆی وەزعێکی ئاساییشەوە نائارامی لە شاری سلێمانی وەزارەت داوای لێمان کرد بۆ 2 ڕۆژ دەوام ڕاگرین 2 ڕۆژەکە بە 2 شەممە تەعویزمان کردەوە خۆمان کە مەجلیسی جامیعە بڕیاری وەرگرت ئەو 2 ڕۆژە عوتڵە بێت لەبەرەوەی وەزارەت لێمانی داوا کردووە 2 شەممە لە هەفتەیەکانی داهاتوە دەرسەکانی ئەو 2 ڕۆژەمان تەعویز کردوێتەوە. باسی ئاستی مامۆستات کردوتت ئێمە مامۆستاکانمان کاتێ لەوێ وەرەگیریان ئەگەر بێت و خوێندکار و قوتابیان لیان ناڕازی بن ئەیان گۆڕین. بەڵام خۆ لە زانکۆکانی هەرێمی کوردستانی شەر لە ناوی زانکۆ دایکەکان بێنین زانکۆی سلێمانی زانکۆی سەلاحەدین زانکۆی دهۆک ینی دواتریش زانکۆکانی دیکە کە دروست بوون خۆ مامۆستایە گەر ئاستی نەبێت جێی نابێتەوە هەر خوێندکار ڕێگە نادا کە دەرسی پێ بڵێتەوە ببوورە کەواتە هەست ناکەن ئەم پاساوەتان هەندێک لاواز بێ ببوورە گۆڕانی مامۆستا هەرەوە نییە فێرخواز لێ کە مامۆستاکانی ئێوەش خۆ لە هەسارەیەکی ترەوە نێداون بۆ ئەمریکاوە نێداون هەر مامۆستای زانکۆکانی خۆمان دێنە لایەوە بە گرێبەس یا بە میلاک هەموو جۆرێکمان هەیە مامۆستامان هەیە ئەڵمانیا مامۆستامان هەیە ئەمریکی مامۆستامان هەیە کەنەدی بۆ نمونە ڕێژەی لە چەند لە سەدا چەند مامۆستایەکانتان بیانی و غەیرە کوردن ڕێژەکان ئەگۆڕێ بەپێی دەرسەکان بەپێی ساڵەکان بۆ نمونە ئێمە ساڵێکی ئامادەکاریمان هەیە کە تەرخان کراوە بۆ زمانی ئینگلیزی و زانستە سەرەکیەکانی وەکو ماتماتیک و زانستەکانی تر زیاتر اعتیماد دەکەینە سەر خەڵکی نەیتف سپیکەر وەکو لەوەی لە مامۆستای خۆمان بۆ نمونە بەپی اختصاسەکانیش ئەگۆڕێ بەڵام با یەک شت لێرەیە ڕاستکەمەوە گۆڕینی مامۆستا هەر ئەوە نییە فێرخواز بڵێ نامەوێ و بگۆڕێ وا ئاسان نییە چونکە بۆ خۆم مامۆستام لە زانکۆ ئەزانم هەر مامۆستایە جدی بێت تەلەبە ئەڵێ نامەوێ ئەوەیە ئێمە کواڵەتی لە ناو زانکۆیە کاتێ مامۆستات دا ئەمەزرێ بە پرۆسەی تعینبوون دامەزراندن پرۆسەیەکی جیاوازە لە پرۆسەی حکومەت کە تۆ هەر دەرچووی شادە ماستەرە هێنا یەکسەر دا ئەمەزرەی بۆ نمونە من ئێمە لەم ساڵ پار چەندین مامۆستا لەگەڵ ڕێزم لە دەرەوەی وڵات هاتبوونەوە ماستەریان هێنابوو کە مقابلەیانم بۆ خۆم ڕیسی قسم بوو مقابلەیانم کرد وەریانم نەگرتووە یعنی شەرت نییە تۆ بەداخەوە ئاستیان پێویست نەبوو بە تایبەتی هەندێکیان لە دەرەوەی وڵات و لە لەندەنیشتەوەیان سپاس دەکەم دکتۆر ئاراز جەنابەت وەکو نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا لێرە حزۆر تێ بە لە بەرچاوگرتنی قسەکانی دکتۆرە ئاڵا گەر پێتان وایە یعنی ئەو سیستمەی لە زانکۆ تایبەت و ئەهلیەکان پێڕە و ئەکرێ بۆ زانکۆ حکوومیەکانیش باشن بۆ چاویان لێ ناکەن یان ئەگەر ناتوانن ئاستەنگەکانشین وەکو وەزارەتی خوێندنی باڵا چی زانکۆ حکوومیەکان چی تایبەتەکان لە ژێر چەتری وەزارەتی خوێندنی باڵا و هەردوو زانکۆکان چی حکوومی چی تایبەتەکان ڕێنمایی و یاسای تایبەتی خۆی هەیە و هیچ کاتێک ناتوانین بڵێن وڵا زانکۆ حکوومیەکان لە ئاستی ئەهلیەکان نین یان کەمترن ئەو مامۆستایانەی کە دەرچەڵێنەوە لە زانکۆ تایبەتەکان هەمویان میلاکی زانکۆ حکوومیەکانن ڕێژەیەکی کەمی نەبێت کە ڕەنگە لە دەرەوەی زانکۆ حکوومیەکان بن و ئەومان لەبیر نەچێ وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەتی زانکۆ حکوومیەکان بەشێکن لەم وڵاتە و بەشێکن لە حکوومەتی هەرێم تۆ ناکرێ خوێنکار ڕاستە لە زانکۆ تایبەتەکان بە پارە خوێنێ بەڵام ئێمە سیاسەتی وەزارەت واهەیە کە ئەو خوێنکارانەی 6 تەواوکەن
بڕۆنە زانکۆ یا بڕۆنە پەیمانگا تەواویکەن باشترە لەوەی لە شەشەوە بکەونە سەر جادە. ینی ئێمە زانکۆکانی حکوومیەکان لە ناو وەزارەتی خوێندنی باڵا خۆی بە بەشێک لە کۆمەلگاکە زانی و بەشێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە. زانکۆ حکوومیەکانیش پلان پێشکەشەکەن بۆ نمونە زانکۆی سلێمانی پلانی خوێندن پێشکەشکە داوای 30,000 خوێندکارەکە، بەڵام وەزارەت دواتر لەبەر ڕێژەی زۆری خوێندکار کە ساڵانە شڵا نوێنەی وەزارەتی پەروەردە لێرێ با 100,000 تەلەبە ئیمتیحانەکە 50,000-60,000 دەرەچێ تۆ ناکرێ کاڵێ 5,000 تەلەبە ئەبێ لە سنووری پارێزگای سلێمانی زانکۆی سلێمانی وەرگێ 5 لە هەولێر وەربگیرێ 2 لە پۆلیتەکنیک، یعنی ناکرێتەوە ئەم خوێندکارانە کە مناڵی خۆتن وەریان نەگری بە بیانووی ئەوە و زانکۆیەک بۆ زانکۆیەک جیاوازی هەیە. من لەگەڵ ئەوان نیم تۆ تێبینی بکە لەو ڕانکینەی کە کراوە لە وەزارەتی خۆمان یان کیۆیسێکە یان تایمزێکە ڕانکینی زانکۆکانی سلێمانیە دوهۆکە کۆی هەمووی ڕانکینی بەرزە و ینی تەوەرێکی تایبەتم داناوە بۆ مەسلەی ڕانکینەکە، قسەی زۆر لەسەر کراوە و قسەشی زۆر لەسەرکرێ و قسەش زۆر هەڵەگرێ. دکتۆرە ئاڵا لە سەرەتای قسەکانی وتی بەدڵنیاییەوە ئاستی زانکۆ ئەهلیەکان باشترە لە حکوومیەکان. تەمەن ئەمە بەس قسەی دکتۆرە ئاڵانیە، من لە چەندین بەرپرس و بڵین سەرۆک بەش و ڕاگری زانکۆ ئەهلیەکانی دیکەش هەمان قسەم بیستووە. ئەمە تا چەندە وایە؟ من ڕێزمە ڕەنگە وجد نظری خۆیان وەکو زانکۆ تایبەتەکان ئێمە وەکو وەزارەت من وەکو نوێنەری وەزارەت هەردووکێ بینم، هەم حکوومیەکانی بینم هەم تایبەتەکان. لە تایبەتەکان هەندێک لە زانکۆکان ئاسیان باشە و لە هەندێک لە زانکۆکان خۆشیان ئەزانن کە ئاسیان زۆر خراپە، زۆر لاوازە. کۆمەڵێک مامۆستایانێ من ڕێزمەیە کە ڕەنگە محازڕەکانی لە 4-5 لاپەڕێتن و دەیان نمونەی ترمان هەیە، بەڵام ڕەنگە پێویست نەکە بڵێن ئێمە بەڕێوەبەرایەتێکمانێ لە ناو وەزارەتە چاودێریانەکە، بەڵام زانکۆ حکوومیەکانیشمان وەکو خۆت وتە زانکۆ گەورەکان لە ئاسیا و زانکۆنان کە لە ناوچەی ڕۆژهەڵاتە لە ئاسیا لە هەر زانکۆ باشەکان بن و لە وڵاتانی عەرەبیشە. ینی تۆ بۆ نمونە زانکۆی سلێمانی 50یەکەمین زانکۆیە لە وڵاتانی عەرەبی. خۆ ڕەنگە من مەبەستمەوە نیە، بەڵام سێرەگەی زانکۆ تایبەتەکان ئەو لەو ڕێنجانی کە زانکۆ حکوومیەکانی تێدا. بەڵێ کەواتە ئێوە ژمارەی بۆ نمونە تەلەبەی ناوپۆلەکان، ژمارەی ئەو مامۆستایانەی لەوێ دەرسەڵێنەوە، یاخود دکتۆرە قسەی لەسەر کواڵەتی کرد. کواڵەتی ینی نەک قسە لەسەر ئاستی مامۆستاکان، قسە لەسەر ئاستی ئەو خوێندکارانەی کە دواتر لای ئێوە تەخەڕوجەکەن و دەرەچن. پێت وایە ینی لەگەڵ زانکۆ ئەهلیەکانە ئاستیان نزمتر بێت؟ گەوانەڵێن ئەڵێنەوەتانی ئێوە بەردەوام لە پشووان بەردەوام لە بایکۆتان، بەڵام ئێمە ڕۆژداوەمان ڕناگرێت. ئێمە وەکو پێم وتی زانکۆ حکوومیەکان بەشێکن لەم کۆمەڵگا و ناتوانانی بە دەربی لێ. ئەمە یەک دوو ئێمە ئەو کەشوهەوای بۆ نمونە لە زانکۆی سلێمانی هەیە، لە زانکۆی دووەکە یەکێک لەو زانکۆکانی ترەیە، وەرە تۆ سێری تاقیگەکان کە وەرە سێری ئاستی کولێجە زانستی وێژەیەکان بکات بە دڵنیاییوە ئاستێکی باشیانەوە. ئەو کەشوهەوای لەبارە بۆ خوێندن لە زانکۆی سلێمانی یا زانکۆی دووەکی ئەو زانکۆانی کە کەمپی تایبەتیانەیە دڵنیا بە لە زۆربەی زانکۆکان باشتر. سپاس دەکەم دکتۆر. من ئەڕۆمە لای دکتۆر خالید. دکتۆر وەکو مامۆستایەکی زانکۆی سلێمانی ئەمەوێت ینی تێبینی و ڕۆیای خۆتم پێ بڵێ کە ساڵی نوێی خوێندن دەست پێکاتەوە بە لە بەرچاوگرتنی تەواوی ئەو قەیرانانەی کە لە ساڵی خوێندنی سەنەی دراسی پار ساڵە ڕوبەڕووتان بۆ ئەم ساڵ بەو شێوەی خوێندن دەست پێ بکاتەوە، دۆخەکە چۆنە بێت لە ناو زانکۆ بەنسبەت مامۆستا و بەنسبەت خوێندکارانیشەوە؟ بەڵێ سەرەتا وەڵا تێک تاقی بچووک لەسەر قسەکانی هەردوو بەڕێز دکتۆر ئاراستی و دکتۆر ئاڵا. یەکێک لە گرفتەکان لە ڕاستیال بۆ زانکۆ حکوومیەکان ئەوەیە کە لەسەر بنەمای تەعینبوونی هەمیشەیی کارەکە کە ئەمە بنەمایەکی تا ڕادەیەک هەڵەیە. جەنابەت پرسیارە کرد ئایا هیچ کات مامۆستا دەرەکرێت لەبەرەوەی کە لێ هاتوونیە؟ نەخێر، وەڵامەکەی وێ لە وەزارەتی خوێندنی باڵا لەبەرەوەی کە بنەمای تەعینبوون هەمیشەییە و ئەو کەسە بۆ هەمیشە تەعینە بێ سەرۆکی زانکۆیان ڕاگری کۆلێجیان سەرۆک بەش ناتوانێت گرێ بەس هەڵبۆشێنەوە لەگەڵیا. بە پێچەوانەوە کە ئەمە مؤشیرێکی باشە لە زانکۆ ئەهلیەکانە هەیە، سەربەخۆن لەو بڕیارەیە. ئەمە ئەمانکردنەوە بۆ شتێک لە ڕاستیە زانکۆ ئەگە بتەوێت داوای بەرهەمی لێ بکەیت لەسەر سێ تەوەرە ئەوەسێت. یەک تەوەری لایەنی ئابووری، دوو لایەنی ئیداری، سێ لایەنی مامۆستا و توێژەر. واتە ئەو سێ پایە سێ کوچکەی دروستکردنی زانکۆیەکی کارا و بەرەمهێنە. ئەبێ ئەو سێ پایە بەهێزکەی هەمیشە. ئەوەش بە چییە بێ؟ ئەبێ زانکۆ سەربەخۆ بێ لە ڕووی دارایی، سەربەخۆ بێ لە ڕووی ئیداری. بەداخەوە زانکۆکانی زانکۆ حکوومیەکان لە کۆنەوە دیارە مێژۆکەی کۆنترە لە بابی لە حکوومەتی عێراقەوە ئێمە ئەم مۆدێلی بەڕێوەبردنەوەمان هێناوە، سەربەخۆیی تەواو نییە.
واتە زانکۆکان سربەخۆنی لە ڕووی داراییەوە و لە ڕووی ئیداریەوە بە پێچوانەوە زانکۆ هەلیەکان لەو ڕۆ باشترن بەڵام ئێمەوەمان بیر نەچێت کە زانکۆ حکوومەتیان گەورن دکتۆر تۆ قەبارەیان زانکۆ ئەبێ لە ڕووی مادیشەوە خۆی ئینتاجی هەبێ بێگومان ئەوە زۆر دەستکراوە بۆ هەنگاوە دەستکراوە هەنگاوی زۆر سەرەتایە کە ئەبوو لە ڕاستیە ئەبووە من لە پێشتر بووایە شتێکی ئاساییە ینی بۆ نمونە خوێندکارێک بۆ نمونە ئەیەوێت خوێندنەکەی بگوێزێتەوە ئەیەوێت دابەزێت لە کۆلێژێکەوە بۆ کۆلێژێکی تر لە شارێکەوە بۆ شارێکی تر لە بەرامبەر بڕەپارەیەکە بڵین ئیشەکەی بۆ بکرێ بەڵە زۆر ئاساییە طبيعية بەڵە زۆر طبيعية بگەڕێتەوە سەر میزانی زانکۆ ڕاستە ئەوە ئەماگێتەوە بۆ سەربەخۆیە داراییەکە ئەبێ زانکۆ ئەو سەربەخۆیە بۆ خۆی دروست بکە بەداخەوە یانی زانکۆ حکوومیەکان لەوە دەستکراوە نین هەر بۆیە سەروان دکتۆر ئاراد ئەو لە پۆسی گەورایە تووشی ئەو معاناتە بووە کە زۆر ناتوانێت کارێکی باش بکە لەبەرەوەی دەستکراوەنی لە ڕووی داراییەوە بە پێچوانەوە زانکۆ ئەهلیەکە دەستکراوەیە بۆیە مؤشیر ئەو ڕانکینە تەعاان تێبینێ لەسەر ڕانکینەکان وێ بە موتیکی ئیسپانیەکە کە زۆر معتەبەر نییە وەکو تایمسوانە نییە بەڵام ئەگە دەرچی لە ڕانکین وەچ ڕانکینەکەی وەزارەتی خۆشمان مؤشیرات هەیە کە زانکۆ ئەهلیەکان بەرەو باشبوون بچن بەڵام بەراورد ناکەن لەگەڵ زانکۆ حکوومیەکانە لەبەرەوەی کە زانکۆ حکوومیەکان لە ڕاستیە قەبارەیان گەورەیە توێژینەوەی زۆرەکە لە زانکۆ حکوومیەکان کەرتی توێژینەوە لە زانکۆ ئەهلیەکانە زۆر سەرەتایە بۆیە ناکرێ ئەمانە پێش بابڵین کێبرکێ بکەن لەگەڵ زانکۆ حکوومیەکانە بەڵام لەبەر ئەوەی کە ئەوان خاوەنی سەربەخۆیی دارایی و سەربەخۆیی ئیدارین و دەستکراون لە هەڵبژاردننی مامۆسایە مؤشیر هەیە کە ئەوان ڕۆ باشبوون بچن چەندێک ئەڕۆ لە داهاتوە ئەوە بینە سەرەوەی کە بەڵێ دکتۆر بەس یەک تعقیبێ بۆ دکتۆر خالید بۆ زانکۆ حکوومیەکان من وەکو وەزارەت ئەو قساکەم وەزارەتی خوێندنی باڵایەکەم وەزارەتە لەناو ئەنجومەنی وەزیران لە ئەم دوو ساڵێک کە قەیران ڕوویداوە دوو پرۆژەی پێشکەش بە ئەنجومەن وەزیران کرا پرۆژەیەک بۆ چاکردنی موچەی مامۆستایان و کارمەندانی وەزارەتی خوێندنی باڵا کە پار وا بوو کە لە 45 بۆ 55 بێ و ئەم ساڵیش داواکاریەکەوەیە کە زیاتر بکرێ پاشەکەوتیان کەم بێتەوە زایدەنەوەی زانکۆ حکوومیەکان سربەخۆ بن خۆشبەختانە هەفتەی پێشوو ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە زانکۆکان سربەخۆیی خۆیان هەیە سربەخۆی داراییەوە بەڵێ ڕەزامەندیان داوە و وەزارەتی خوێندنی باڵا لەم ڕۆژانە لە بەرامبەرەوەی ئەمێنێ بەڵام وردە کەمە بێتەوە لە سا هەفتای باشە دەنگۆی ئەوە هەیە کە لە ساڵی نوێی خوێندنە ڕێژەیەکی پاری ڕەمزی لە خوێندکار وەربگیری ئەمە بۆی قسەکەم تاوەکەم مامۆستاگار لە سا هەفتای داهاتی زانکۆکان بۆ خۆیانە بە کامل دەسەڵاتی سەرۆکی زانکۆ ئەنجومەنی زانکۆ ڕاگرەکان کە خەرجیەکەن سیشی بۆ حکومەتە بێ ئەو دەنگۆ یاخود ئەو پێشنیازە هەیە کە بڕێک پارە لە خوێندکار وەربگیری بۆی بەشی ناوخۆی بۆ دەنگۆی بۆ ئیدارەدانی پێشنیازە نەکرد پێشنیازەکە بڕەکەت چەنە بڕێکی دیاریکراوە ڕەنگە من زۆر نییە بڵێ ئەوەی منیشتمە 50,000 وایە نە ڕەنگە تۆزێک زیاتر بێ تۆزێک زیاتر بێ بۆ خوێنکار کەمە بەڵام بۆ ئێمە بۆ نمونە زانکۆیەک وەکو سلێمانی 10,000 خوێنکار پارەی وەرەگیری ئەخرێتە خزمەتی کۆی خوێنکاران ئەکرێتە خزمەتی خوێنکاران بەڵێ لە سا هەفتای بۆ خوێنکارانە ئەمە بۆ خۆی سربەخۆیەکە هەنگاوێکە کە وەزارەتی خوێندنی باڵا ناوێتی و لەسەر قسەی دکتۆر خالید کە زانکۆ حکوومیەکانیش لە ڕووی دارەیە سربەخۆن کە لە سا هەفتای داهات بۆ خۆیانە سپاس دەکەم دکتۆر ینی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە بەم شێوەی ئێستا ینی ئەوە نیوموچێ و ڕوبعە موچێ و پاشکەوتێکی زۆر لە پارەکە ئەکرێت و یانیەت یان نایەت ئیتر ئاوای لاتۆ ینی کە تۆ کاتێ موچەتێت ئەوە هەستەکەی دۆزیوتەوە بڕوا بە خۆت ناکەی بەم شێوەیە دەوام دەست پێ بکاتەوە قەیرانی تر چاوەڕێ ناکە مامۆستایان ئامادەن بەم شێوەیە ئێستا بەرداوام بن بێگومان لە ئێستا هەموو ئەمولایەکە زانێت کە ئەم دۆخەداراییە ورەی مامۆساکانی هەمووی دابەزاندووە مامۆسا لە کەتی پەروەردەوە بۆ خوێندنی باڵا هەمووی ئێستا لە ڕاستە ساڵی پار هیمەتێکی گەورە کراوە زۆر بەگیانێکی لە خۆبردووانەوە توانیان پرۆسی خوێن بابڵین بەرداوامی پێبن بەڵام بەم شێوە کە بەردەوام بێ بێگومان مامۆسا ورەی دابەزێ و تۆکو مامۆستایەک بە لە بەرچاوگرتنی ئەوەی تۆ بۆ منە لە ناو هاوڕێکانتە لە ناو زانکۆ بەگشتی لەو گروپانەی مامۆستایانی تایە هەستەکەی مامۆستایان ئامادەی ئەوەیان تیا بێ کە مامۆسایان لە ئێستا ئەگەر پێشتریش تەنها لە زۆنی سلێمانی بوو بێ ئەوەتانێ سێ زانکۆی بڵین سنووری هەولێریش ینی ئەڵێن ئەگەر بەم شێوەیە بێت بە هیچ شێوەیەک زەمانەتی دەستپێکردنەوەی دەوام ناکرێت لەلایەن ئێمەوە ینی هەستەکەی شتەکە فراوان بووە ئێستا زۆر فراوان بووەوە کۆی مامۆساکان تا ئێستا جۆرێک لە
هاوڕایی و با بڵین وەکو یەکێکەیە کە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت بەی شێوەیەک نوتە نەبێ بەی شێوەیەک ئەوە پرۆسەکە بەردەوام نابێت. بەڵێ.